خۆشەویستانی گەڕیان میدیا سڵاوتان لێبێت. ڕۆپێم خۆش بوو لە سەرێکێ لە گەڕەکە دێرینەکانی سلێمانی قسە بکەم کە گەڕەکی مەڵکەنیە. گەڕەکی مەڵکەنی دیارە لە شەقامی قەناتەوە کە خۆی شەقامی حەمدیە، خەڵک هەر بە شەقامی قەنات دەیناسێ لە جادەی خستانی عەلی کەمالەوە کە هیچ ئێستا داخڵە بێت. ئەمە دیارە پێشتر کۆمپانیای دیوان بوو لێرە کە داخڵە بێتە ناو گەڕەکی مەڵکەنیەوە. ئیتر لێرەوە پێی وترێ مەڵکەنیشەکە لە گەڕاکە دێرینەکانی شاری سلێمانی کە پێشتر خانۆکانی کە من باش بیرمە هەمووی بەم شێوەیە دروست کرا بوو. بەم شێوەیە خانۆکان ئەم شێوازەی هەبوو. زۆربەی خانۆکان سامەیەکێک بوو لە خانۆ زۆر جوان و ناوازە و یا دڵگیرەکان، یاشێک لە خوددا پێداوەکانی و سەردەما شەمە باڵەخانە بووە کە باڵەخانە بەم شێوەیە ینی کەم کەسە بۆ کاتە خانووی دووقاتی هەبێ، خانووی گەڵ و دووقات بێت. یعنی ئەمە یەکێک بوو لە خانوو هەرە جوانەکان. ئەگەر لە ناوە سیر پێن تاقی تایە، تاق ینی بەوە تراوەکو معرەزی ئێستا وەکو پێشانگایەک بۆ دانانی دیار بۆ پەڕ ئەو کاتە گوڵدان هەبوو یا چراکیان تیادانە یا فانۆس یا ئەو شتانە یاشی جوان. ئەمە یەکێکە لە خانۆکۆنەکان. ئیتر لێرەوە دەست پێکەین. من حەزم کرد لەم ڕۆژانەیە خۆم لە بەرنامەیە کە بەشدار بووم لەسەر گەڕەکی مەڵکەنی بە زۆر شت ما بوو بەداخەوە باسمان نەکرد. بۆ نمونە ئەو ساحەیە لەوکم بیرمەوە بۆ بەر تەقریبەن ئەتوانم بڵێم جا لە 30 ساڵە شوێنی فرۆشتنی چەولم بوو. هەر لەو ساحەیە بەداخەوە چەند گەنجێک لە یاگو لە باران کران بەدەستی ڕژێمی فاشستی بەعس کە ئێستاوە بیرەوەریشی ڕەشە لێرەیە. لێرەوە کە داخڵە بین بۆ گەڕەکی مەڵکەنی ئەمە خانۆکۆنەکان بوو. ئەو خانۆ ماڵی حاجی کەریم سوداشی بوو، یەکێک بوو لە پیاوە ناودارەکانی سلێمانی و ماڵی حاجی کەریم سوداشی. ئەو خانۆکەیان بوو ئەتوانم بڵم هەر بەو شێوەیەش بوو ئەوی کە من بیرم بێ بەردی نەقاڕی تیا بەکارهاتووە. ئەم گەڕەکە زۆربەی خانۆکۆنەکانی یا گڵ بوو یا بەردی مەڵکەنی تیا بەکارات بۆ سەردەما. ئەمە کە ئێستای بینن ڕوخێنراوە ئەم خانووە، ئەمە خان بوو. خان وەکو دەوری عەلوەی ئێستا بینە یا وەکو گەراجی سیارە بە وڵاخەوە هاتن بەکەرە هاتن زیاتر یا بە ئێسر وڵاخ باریان هێنا بۆ سلێمانی. بارەکەش چی بوو؟ مەسەلەن بەرووبوومی پشتوکاڵی شووتی و کاڵک و ترێ و بەفر بە باریان هێنا لە گۆیچەوە لە چاڵە بەفرەکانەوەیان هێنا. ئەو کاتە کەر و وڵاخ شتەکانە لێرە ئەبەستەوە بە پارە ڕۆژی بە 5 سوورز بۆ بزانم لەم خانەیە ئەم بەستەوە. ئیتر لێرەوە شتەکان خەڵک هات لێ ئەکڕینێ ئایان بر بۆ بازار. دوور دەکرد لێرەوە ئەمە گەڕەکی کۆنەکەیە، بەڵام خۆتان نەیبینن زۆربەی خانۆکان نۆژەن کراوەتەوە. بەڵام من حەزم کرد وەکو تۆمارێک ئەگەر چەند خانوویەک مابێ وەکو خۆی لەم گەڕەکەی 3 قوتابخانە هەیە کە من هیوادارم ئەو 3 قوتابخانەی خۆی گەورە دەردی کەڕاڵە بیپارێزێ لە چاوی لە تەماحی ئەو بەرپرسانەی تەماحەکەنە هەموو بەستەجەویق و خاچێکی ئەم وڵاتە. ئەویش خانووەکە هەر 3 قوتابخانەی بێخود و مەڵکەنی و قوتابخانەی سورچیەوە کە هەرسێکیان لە بەردی مەڵکەنی دروست کراوە. ئەو خانووی کە لێیە بینن ئەمە یەکێکە لە خانۆکۆنەکان ماوە دیوارەکەی گڵەوە خۆی بینن سەقفەکەی هەر گڵ و دارەڕایە. و ئەم شوێنێکی ئێستا بووە بە شوێنی خۆشنووسی کاکە خەسەوی هاوڕێمان. ئەم شوێنە ئەمە چاخانەکەی قالەی شاسوار بوو. چاخانەکەی قالەی شاسوار جاران لە سلێمانیە تەنها چەند چایخانەیەکە بۆکو ئەم سەردەمە نەبوو. دیارەم کۆڵانە ڕاستەخۆ چێتە خوارە بۆ بەردەمی پیرمەسوور و دوای گەشتێکی شەکەین بێە هەچێتەوە بە دێک سەرە. گرنگترین شتی ئەم کۆڵانە یا گەڕەکی مەڵکەنی لەوەیە یەکێکە لە گەڕەکە دێرینەکان. سلێمانی پێشەوەی هیچ شتێکی بۆ بکرێ مەجاری یا ئاوەڕێ بۆ دروست کراوە بە زێرابەکەسی هەمووی بە خشت و بە تاق بۆ دروست کراوە کە منهۆڵێکی زۆر گەورەی تایە و دیارە ئاوەڕۆکەی بە شێوەیەکی زۆر جوان دروست کراوە. ئەم خانووی سەرسوچەکەی بین ئەمە ماڵی حاجی باران بوو، ماڵی باوشی کاکوردەی حاجی باران کە لە ئۆڵمپیاتی کوردستانە و کاکە هەردە و کاکوردە ئەوان. و ئەم کۆڵانە ئەمە من وەکو خۆم پیرەوەری مناڵیمی تێ لەبەرەوەی خانۆکانم هەمووی بیرماوە. ئەمەی کە ئێستا لە بەردەمی ئێستا نۆژەن کراوەتەوە ماڵی فەتاح ماڵی کاک عارفی موختار بوو و ئەوەی تریشیان ماڵی کاک فەتاحی ڕەسام بووە. و ئەمە ئەو خانوویە کە من تایە وەکو خۆم تێ هاتومەتە دنیاوە 5 ماڵی تیا بوو لەم خانووە.
ئەمە جارانم خانە کۆڵانی باریک بووە چوویتە ناوەوە دەرگاکە لەو ساتر بوو هیچێکە لە خانەوە دێرینەکانی سلێمانی ماڵی حاجی کەریمە وە لێرەشە ئەم کۆڵانە هەموو خانە کۆنەکانی تایە ئەو مناڵە جوانانە زیاد لە قوتابخانە هاتوێتەوە و هەر لەم کۆڵانەیە ماڵی کاک ئازاد باران و ماڵی حاجی باران بوو کە لە گەڕەکە دێرینەکانی سلێمانین ئەمە دیارەم کۆڵانانە بەم شێوە بە دەرناچوو جاران ئەم خانوانە هەمووی گەڵ بوو و ئەوتوانی بە سەربانی خانوەکانە یەک گەش بکەی ینی بە سەربانی خانوەکانە گەر بڕۆشتیت لە گەڕەشێکی ترەوە لە نزیکی قوتابخانەی ژین یا لای نزیکی مزگەوتی حاجی مەلا شەریفەوە هاتیتە خوارەوە ئەم کۆڵانە یەکێکە لە کۆڵانە هەرە دێرینەکان کە ئەمان باتە بەردەمی درگای ئەم دیوی مزگەوتی مەڵکەنی یەکێکە لەو مزگەوتە کۆنانی ئێستا مێژوەکەی سەیرەکەین بێکەوە دیارە کاتی خۆی ئەلێرە دوکانێکە بوو لەم خانوویە وەکو کوێستانە بوو ماچێت لە هەموو کۆڵانێکە هەبێت دوکانێکی ئاسایی هەبوو قوربان سڵاو دەبێ ئەمە دەرگای دیوی گەڕەکەکەی مزگەوتی مەڵکەنی و لێرە ئەمە نانەوەخانەیەک بوو نانەوەخانەی حاجی واحیدی کەبابچی بوو باوکی شاسپەر عەبدولواحید ئەمە نانەوەخانەکەی بوو ئەم دەرگای بچووکە ئەمە مزگەوتی مەڵکەنیە نووسراوە ساڵی 1970 دروست کراوە مزگەوتی مەڵکەنی دوو دەرگای هەیە ئەمە دەرگایەکێتی و ئەمەش دەرگاکانی تێت ئەڕۆڵە باوکی من ئەوە یەکێ لە پیاوە دێرینەکانی سلێمانی سڵاو و ڕێز بۆ تۆ باوکم دیاربوو چەکبولا لێ مزگەوتە و باسی گەڕەکی مەڵکەنیەکەین ئەگە جەناب بەبیری ما دووە زەمانە ناوخانەکەی حاجی عەبدولواحید و پێش کاک ئەحمەدیشی تیا بوو حاج عەبدولواحیدی باوکی شاسواری جەناب جەمێکە لەم گەڕەکە هەیە هەر لێرە دایک بووی لەگەڵ منە منش لە کۆڵانەکەی من لە خانەکەی ماڵی حاجی کەریمە لە ماڵی حاجی کەریمە لە دایک بووم ڕاستە فەرمی وەڵام من حەزم کرد لە مەکتەب لەکوێ لە مەکتەبیش لە کچان بووم لە بێخ دوایی بردمیانە بێخود لە هەوڵەوە لە مەڵکەنی کچان بووین ئەمە مەڵکەنی بوو باسی کۆنەکەین وە بزانم ئەمە جاران پیانە و مسڵخانەیە ئەمەیان بووی ئەوەی تریانە مەسەن لێرە خەڵک خۆشە من زستانە ناتۆم دنیا بەستێتی دنیا بەستە بووی بەڵام بۆ بەستویەش خەڵگە چوو لێ بەیانیان پیاوێم گەڕەکە لێ خۆشە لەبەروی ئەو کاتە ماڵان حەمامی دیانە بۆ ئێستا ماڵی تەنچی ئاویش تیانە بە 4 ماڵ یەک حەمام هەبوو بەگەدەنەوە خوا نوێژەکانتان قبوڵ بکە زۆر دڵم کرایە کە جەناب بیری ئەمە ناو مزگەوتەکە زەگرین زۆر دەسواسانێک ئەمە دیارە مزگەوتی مەڵکەنیە کە باسمان کرد و هەداوکەی هەیە شوێنی عیبادەت و خواپەرستی بوو لە ڕاستیان نوێژەن کراوەتەوە ئەمی ژوانە بوو جاران ئەیتر ژیان وایە پێویستی بە هەندێک نوێژەنکردنەوە هەیە هەرچەنە من هیوادارم ئەو شوێنانی کە بە بەردی مەڵکەنی و بە خانۆکۆنەکانە مێژوێکی زۆری هەیە ئەمە ژێکێکە لە خانۆکۆنەکان پێم وا بێ ماڵی مەلا مستەفا بوو باوکی کاک سەڵاح کە کتێبخانەیان هەیە کتێبخانەی سەلاحەدین لە شەقامی پیرمرد ئەمە مزگەوتی مەڵکەنیە جوانترە لەوحەکەی بگرین ساڵی 1975 بنیادنراوە ئالێرەیە لە تەنیشتەکەیە ئێستا نەماوە بەداخەوە پیانیەکە بوو کە ژنی ئەم گەڕەکە هەر هەمویان بەتەنەکە ئاویانە بر بۆ ماڵەکانی خۆیان لێرەوە بەتەنەکە ئاویانە برد بۆ ماڵەکان لە بەرەو کاتە ئاو زۆر کەم بوو وەکو ئەو برا گەورەشمان ئامەزی پێ تەنانەت تەنچی ماڵانش نەبوو لە 5 ماڵ لە حەوشەیەکە بوون و ئێستامە لە کۆڵانەکانە گەشتێکەکەین ئەمە دیواری پشتەوەی مەکتەبی مەڵکەنیە ئەم دیواری پشتەوە دیارە بە بەردی نەخاری تا بەکارهاتۆ دواتریش بە بلۆک ڕێزێکتری بۆ دروست کراوە ئەم کۆڵانانە هەمووی ئەمە لە سێلاوە مەکتەبی مزگەوتی مەڵکەنی سێ دەرگای هەیە ئێستامان دەرگای تازەخانەکەیەتی و ئەوەش ئەو خانووە بینین لەم کۆڵانەیە ئەمە حەزەکەم ئەگەر دواتر ماڵی عەبەی مەلای پێشمەرگە و شەیدتان پیشانێم و ماڵی حەلاوەخانی دایکی کە لێرە دوکانێکی بچووکی هەبوو ژێوی ژیانی خۆی پێدابینەکرد
ئەم کۆڵانانە هەندێکی دەرەچێ هەندێکی دەرناچێت ئێستا بۆ نمونەی تر لێرە زاویە دەرناچێت ئەمە خانەکۆنەکانە ئەمە چکە لەو خانوانەی سێری ستارەکەی بکەن بە خۆش دروست کراوە هەورەبانەکەی بەست دیوارەکەی بەردی مەڵکەنی ئەو بەردەی کە دەگمەن و جارێکتر دروست نابێتەوە نیشە ئەمەی چکە لە دەرگا جوانەکان ئەو سەردەمە دیارە تەقل بابەکەی لێ کراوەتەوە ماوەیەک ئەو تەقل بابانە هەمووی کە لە دەرگای پێیرێ تەنان هەدێکی بەر حملەی دزیوە هەنەکەوتووە براوە ئەجینا فەرمۆمە هیچێکە لە دەرگا کۆنەکان ئەو تەقل بابەکەی پێوە ماوە بەم شتا ئەوترێت تەقل باب کە لە دەرگای پێ ئەمە هیچێکە لە خانە جوانەکان جوانترین شێوازی هەیە پەنجەرەکان بە ئەو کەتیبەکەی بووە ئەوەش بە تەختە دروست کراوە تەنان شوشەکان لەو دیوە بە بزمار پێوە کرا ئێرە ئەم خانووی کە ئێستای بینین ئەمە خانووەکەی ماڵی عەبەی مەلای پێشمەرگە و ماڵی باوکی ماجدی معین ماجد گۆرانی بێژان ماڵی باوکی عەبەی مەلایە ئەمە ئەو دوکانی کە بینن دوکانی دای حەلاوە دایکی عەبەی مەلای شەهید پێشمەرگە و گۆرانی بێژ کە لێرە بژێوی ژیانی خۆی دابی نەکرد و لێرەوە ڕاستەخۆ چێتە خوارەوە ئەم کۆڵانە ئەم جادەیە زۆر کۆنە مێژەکەی کە من بیرم بێ هەروە بووە ئەی لەم سەردەمای نۆژەنکردنەوەکان تەنها جاری وەیە پینۆپەڕۆیەکە کرێ ئەجینا ئەتوانم بڵم لەوانەیە مە قیری ساڵی هەفتاکان بێ هەشتاکان بێت تا ئێستا ئەم خانووەکۆنانە هەمووی هەندێکی نۆژەن کراوەتەوە گەڕەشی مەڵکەنی ئیشێکە لە گەڕەکە هەرە کۆنەکان وەکو باسەکرێ یەکەم گەڕەشی شاری سلێمانیە هەرچەندە هەندێک پێیان وایە یەکەم گەڕەک ڕەنگە کانیوا بوو پێ لای کانیەکان کانێسکان لەبەرەوەی مەڵکەنیش کانی لێ بووە وەکو باسم کرد کارێزەکەی لێ بووە حاجحانمان هەیە و ئێستاوەی بینین ئەو مەکتەبی مەڵکەنیە ئێستا بۆ مەکتەبی وێخورد مەکتەبی مەڵکەنی هیچێکە لە قوتابخانە دیارینەکانی سلێمانی دیارە ئەو مەکتەبی مەڵکەنیە و بە بەردی مەڵکەنی دروست کراوە و جوانترین دیزاینی هەیە ئەمە مەکتەبی مەڵکەنیە قوتابخانەی مەڵکەنی لە تەنیشتی مەکتەبی مەڵکەنیە و ئێستا ناوەکەی گۆڕاوە بۆ قوتابخانەی بێخود بێخودیان هێناوە تێرە بێخود لە سەرتر بوو ئەم قوتابخانەیە هەمووی بە بەردی مەڵکەنی دروست کراوە بەردی مەڵکەنی بەردێکی دەگمەن و ناوازەیە بەداخەوە هەموو خانە دیێرینەکانەوە ڕوخێنرێ و کرێ بە گەراجی بە پارچی ئۆتۆمبیل زۆربەی خانۆکان ئێستا لێر ئەو خانۆ کولتوری فۆلکلۆریانە ڕوخێنرێەوە کرێ بە پارچی ئۆتۆمبیل ئەمە قوتابخانەی بێخودی بنەڕەتی کچانە قوتابخانەی بێخود تەبەناڵە 955 دامەزراوە بەس قوتابخانەی سوورچەوی شێنراوەتە ئێرە کە ساڵی 1974 دامەزراوە بەس قوتابخانەی مەڵکەنی نابینم کە ئایا پێشتر ئەمە مەڵکەنی بوو کەی دامەزراوە چی بەسەر هاتووە ڕاستیەوە پرسیارە بۆ من زۆر نیگەران میکات کە خۆ خوێندکاری ئەو قوتابخانەیە بوو کارە لەم فەر ئەوگە بچیتە خوارەوە بە کۆڵانەکانی مەڵکەنی ئەمە شەقامە بەڵام ئەگەر ئێستا چینە ناویشی لە کۆڵانەکانی ترەوە کە بە هەمان شێوە خانە کولتوریەکانی ماوە ئێستا سیارە سڵاتە لێبێ باشن سیارە چای مرۆڤ دەرەهێنێ هەرچی کوچە کۆڵان لە سیارەی لێ ڕاگیراوە و پێشتر بیرمان نیەمە هەموو چەند سیارەیە کە بوو سیارە تەختەکەی مام حەمەڕەشی هەبوو کە بەرامبەری مزگەوتی حاجی مەلا شەریف بوو هاتوچۆی خانە کوڕەکانێک کرد و چەند سیارێکی زۆر دەگمەن هەبوو ئێستا شوێنانەمی کراوە بە پاشی سیارە و بەردەمی ماڵەکان و خانەکان زۆربەی نوێژەن کراوەتەوە وەکو جاران نەماوە بە شێوازە کولتوریەکەی ئەمە هەر دیواری پشتەوەی مەکتەبی مەڵکەنیە سێری کە نیوەی بەردی مەڵکەنیە نیوەکەی تریشی بە بەردی نەخاڕیە ئەو بەردەوڵە نازەم چی پێوەکە بەڕاستی پێشتر زۆربەی خانەکانی سلێمانی بەم شێوازە دروستەکرا
ئەمە هەمووی لە پشتەوە دیواری مەکتەبی مەڵکەنیە. من هەر پێڵم مەڵکەنی هەچەند ئێستا بێخودە، بەس لای من ئەم قوتابخانەی مەڵکەنی کچان بوو کە چەند کوڕێکیش بۆی هەبوو، چەند کوڕێک بۆیان هەبوو لەو قوتابخانەیە دەوام بکەن. ئەمە کۆڵانەکانی مەڵکەنیە. ئەوە دەرگاکانی جاران بەم شێوەیە بوو. تەقل بابی هەرکەوە ماوە. تەقل باب یعنی وشەیەکی عەرەبیشە. تەقل باب یعنی طق یعنی لە دەرگایان، باب طق یعنی لێدان لە دەرگا. تەقل باب وامان پێوت. وەوە یاری زۆریشە لەسەری مناڵی حەجولە و لاسارە بۆ سەردەبانە ئەچوون بەکرێکی ڕەشیانە کردبەوە بە شەوان تاریک بەم کۆڵانانە ئەچوون لە مەسافەیەکی دوورترەوە ئیتر بەکرەکان ڕائکێشا چەند جارێک لە دەرگا ئەیرا. تەبان خاوەن ماڵە هاتە دەرەوە کەسیش دیار نەبوو، بەکرەکە ئەکرا بەو تەقل بابەوە. ئەمە تەقل بابەکەیە، بەکرەکەی پێ ئەکرا. ئیتر مناڵان ڕامانە کرد و کە خاوەن ماڵ هاتە دەرەوە بەڕاستی نێزانی چێ بۆ لە دەرگایەوە. ئەوە ژێکێکە لەو خانوانی کە وەکو خۆی ماوە سوپاس بخوا بە بەردی مەڵکەنی. یەکێک لەو خانوانی کە وەکو خۆی ماوەتەوە بە بەردی مەڵکەنی دروستکراوە. ئەمەش کۆڵانەکانێکی ئیتر ئاوا چەند فەرعێک و چەند لقێکی لێ بێتەوە. دیسانەوە مەزە چێتەوە بۆ سەرەوە، چێتەوە نزیکی مزگەوتی حاجی مەنا شەریف. ئەمە ژێشتێکە لە خانە کۆنەکان بەردی تیا بەکارهاتووە، بەردی مەڵکەنی لەگەڵ قسڵ و دیارە ئەمە ڕەنگە لەم دوایانە نوێژەن کرابێتەوە گەرچی منتوی تیا بەکارهاتووە دیرە. خۆی ئەمە زیاتر هەر بەردی مەڵکەنی تیا بەکارهاتووە لەگەڵ قسڵە. ئەمەش کۆڵانە تەنگەبەرەکانە. یەکێک لە کۆڵانانەیەمان باتەوە بەردەمی حەمامی بەرخی. ئەمەش یەکێک لەو خانوانی کە ڕووخاوە پەنجەرەکەی ماوەتەوە دەیبینین. ئەو دەرگایە دیارە دوای بۆی جار. ئەوە یەکێکە لەو خانوانی کە من پێڵم باڵەخانە. ئەو سەردەمە دیارە ئەو ڕاگرانەی لەم دوایەیە بە دروستکراوە، چونکە تەنانەت سەیری سەقفەکە وەرببینەوە لەو سەقفە تاقی چەندراوی بە خشت، یعنی مەترسی ڕووخانی هەبووە دیارە. ئەمە ژێشێکە لەو خانوانی کە دیارە زۆر قایمەوەش بە بەرد دروستکراوە. سەیری سەقفەکەی بکەین. وە سەقفەکەی کە ئیبین ئەم کۆڵانانە لەوانەیە حەمەدزای ڕەحمەتی بۆ یەکەتی لە کۆڵانی تەنگەبەر شان مەدە لە شانم. ئەم کۆڵانانە هەمووی تەنگەبەر و کۆڵانی باریک و بەڕاستی بیرەوەری هەم شۆڕژێڕانی تایە، هەم خەڵکی عاشقانی ئەم شارە و ئەچێت ئەو کۆڵانانەکەن. هەمووی ئاوا باریک و تەنگەبەرە دوای ئەچێتەوە بۆ زۆر مەبەستە بوو بێمە لای مزگەوتەکانیش. مزگەوتی مەڵکەنیمان باس کرد، ئێستا هینە لای مزگەوتی حاجیحان. ئەمەش بەداخەوە ئەمە کراوە بە گەراج ئۆتۆمبیل لێکێک لە خانە کۆنەکان. ئەوەی تر حەمامی بەرخی بوو کە یەکێک بوو لە حەمامە کۆنەکانی سەردەمی بابانیەکان کە ئیجارەکەی لای حاج عوسمانەوە بوو. ئەوە تا بەداخەوە ئەویش کراوە بە پارکی ئۆتۆمبیل ڕوخێنراوە. ئەمە مزگەوتی حاجیحانە. مزگەوتی حاجیحان پێشەوەی تەنان من لەدایک بووم ساڵی 1961 بنیادنراوە. ئەم مزگەوتە جاران سیمایەکی زۆر جوانی هەبوو. حەوز جوکانێکی تیا بوو، حەوزە پڕ بوو لە ماسی. هەر کەسێک مناڵی یا کەسێکی تووشی زەردووی بووە یان هێنا بۆ سەری و حەوزی ماسی بکردە زەردوویەکەی چاگە بوو. ئەمە ناو مزگەوتەکەیە. یەکێکە لە مزگەوتە دێرینەکان، شوێنی عالمان و زانایانی ئاینی بووە. چەندین زانای ئاینی لێرە پێگەشتێکێک لەوانە مەلا عەبدولکەریمی مدەڕیس بە کە لە مزگەوتەیە بووە و چەندین زانا و عالم و عالمی عیرفانی بەناوبانگ. ئەمەش دیواری ماڵی عوسمانی حەمەنایەرە لە دیوی مزگەوتەکەەوە کە ماڵەکەیان دیوارەکەی کەوتۆتە ناو مزگەوتەکەەوە. و ئەمەش خانووەکەیانە کە سوپاس بخوا وەکو خۆی ماوە. ئەمە خانووەکەی ماڵی حاجی عوسمانی حەمەنایەرە. ئەمە دەرگاکەیانە کە بەو شێوە جوانە ماوە هەروەکو خۆی خانووەکە هەروەکو خۆی. ئەوە گوێستەبانەکەیەتی دارەڕاکەی. ئەمە پەنجەرەکانێکی کە هی ئەو سەردەمەیە
تان ببینن کە چەند شێوازێکی جوانی ماوە یەکێکە لە خانوو هەرە جوانەکان کە لەم کۆڵانەیە ماوە ئەمە زۆرێکە لە خانە کۆنەکان طبعاً هەر لەم کۆڵانەیە ئەمە فڕنەکەی ماڵی عەبالە بوو کە عەبالەی حەڵواچی ئەمەش خانووەکەی ماڵی کەریمزەندە ئەمە خانووە کۆنەکەی ماڵی کەریمزەندە لەم کۆڵانەیە چەندین سەرکردە ماڵی شەیدارامی تیا بووە لەم کۆڵانەی حاجەهەنە ماڵی مەلا عەبدولکەریم مدەڕیسی تیا بووە ماڵی حاجە عوسمانی حەمەنایەری تیا بووە بۆ ماڵی کەریمزەند خانووە کۆنەکەی کەریمزەند نووسەر و ڕناکبیر و ڕۆشنفکر و ناوداری کورد ئەمە کۆڵانی حاجەحانە ئەمان باتەوە سەر شەقامی گۆران بەیەکەوە و ئێستا نزیکە بینەوە لە ئەو بەداخەوە ئەو خانە کۆنانە هەمووی کراوە بە پارچی ئۆتۆمبیل هەموو خانە کۆنە شوێنەوەریەکان بەم شێوەی لێ هاتووە کە ئەیبینن هەمووی کراوە بە پارچی ئۆتۆمبیل ئەوش لە دیوی پشتەوە خانووەکەی ماڵی کەریمزەند ئەمە یەکێکە لەو خانە کۆنانی وەکو خۆی ماوە ئەوژە یەکێکە لەو خانوانی بە بەردی مەڵکەنی ئەیبینن ئەو دیوارە بەهێز و پتەوەی هەیە ئەمەش دی پشتەوەی قوتابخانەی سورچیەوە کە سپاس بخۆ سەر دی پشتەوەی کراوە بە مۆزەخانەیەکی کلتوری پێشانگایەکی هەمیشەیی بۆ مامۆستا سەربەستی شێوەکار ئەمە یەکێکە لە خانە کۆنەکان کە وەکو خۆی ماوە ئەمەش دیواری مەکتەبی سورچیەوە کە باسێکین بە بەردی مەڵکەنی دروستکراوە ئەو قوتابخانەی چەندین ناودارانی ئەم ساری پێگەیانووە ئەمە ڕەنگ و ڕووسالی دیوار و پەنجەرەکانی قوتابخانەی سورچێوی سەرەتاییە کە قوتابخانەیەکی دێرینی ئەم شارەیە کە هیوادارین هەر بەم شێوەی بمێنێ و کرێتە مۆزەخانەیەکی هەمیشەیی کە ئەمە هەرگیز کەس بیر لەوە نەکاتەوە کە بیر ڕووکانێت ئەمەش بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی بەڕێوەبەرایەتی مۆزەخانەی پەروەردەیی کراوە بۆ مۆزەخانەیەکی پەروەردەیی بەڵام بەداخەوە بووە ئەو تابلۆی قوتابخانەی سورچێوی پێوە نەماوە کە ئەبوو پێوەی بمێنێ لەگەڵ شابن و 3 ساڵی چەند دامەزراوە بەداخەوە ئەوە خۆی لە خۆیان هەست بە بۆنی شتێکێکی کە نائارامی پێوە دیارە پیاوەتە سێت ئەمە نیازێکە بێت لە پشتیەوە هیوادارم کە نەبێت ئەمە قوتابخانەی سورچیەوە بەڕاستی مەڵکەنی ئەگەر باسی مێژوگی بکەین بە ئەتوانم بڵێم بە چەند سەعاتێک تەواو نابێت نەک بە 20 دقە و بە سەعاتێک و بە نیو سەعات چونکە ئەگەر باسی کەڵە پیاوەکانی ئەم گەڕەکە بکەین زۆرن باسی هونەرمەندانی گەڕەکی مەڵکەنی بکەی زۆرن هونەرمەندان کە لەم گەڕەکەیا بوون و باسی نووسەران و تێکۆشەران و هەر لە شەیدارامەوە بیگرە هەتاکو و ماڵی کاک سالار عەزیز و چەندین تێکۆشەری تر ماڵی کاک شۆڕژ ئیسماعیل و براکانی چەندین تێکۆشەر لەم گەڕەکەیا بوون ئەوە تا هەمووی کراوە بە پارک ئەم گەڕەکە ئەو کۆڵانی جارە هەر بە هەمان شێوەمان باتەوە بۆ لای حەمامی بەخشی ئەمەش دێتەوە سەر شەقامی گۆران یعنی مەڵکەنی توانین لە شەقامی گۆرانەوە جاران پیانەوە سەلاجەکە تەنها یەک بەڕاتە بوو لێرەیە لە بچە سوچە ئەو بەڕاتە دیارە گۆشتی بەستوو ئەوانی دانرا لەم سەر شوێنەیە دانرا لەم سەر سوچە کە پێوترا سەلاجەکە و ئێستا ئەوی کە ماوە ماڵی حاجە ڕەحمان ئاغایە یەکێکە لە خانووە شوێنەواری کولتوریەکان لە مەڵکەنی وەکو خۆی ماوە ئەم کۆڵانەش هەر ڕاستەوخۆ پشتی شەقامی گۆرانە کە ئێرەش زۆر خانوویکە بۆ فەرمووم دیواری ڕاگری گەراجەکەی بن هەر بەردی مەڵکەنی تیا بەکار هاتووە تا ئێستاش دوایە ئیزافەی بۆ کراوە بە بلۆک بەداخەوە زۆریان کراوە بە پارکی ئۆتۆمبیل و بە تەلاری بازرگانی سواز دەکەم
بەس ئەم خانوماوە هیوادارم ئەو خانووە جوانە وەکو خۆی بمێنێ کە خانۆکی ماڵی حاجی ڕەحمان ئاغایە یەکێکە لە خانووە دیارینە کەلتوریە شوێنەوەریەکان. لێرەوە دوای فرەچینەوە مەڵکەنی بەڕاستەوخۆ گەر لەم کۆڵانانە گوزەرتون ئەچینەوە بەدەی سەرای چاری سلێمانی. لەم کۆڵان خۆشەویستانی شوێنەوە هەیە. وەکو باسمان کرد ئەم خانوانە هەندێکی ئەم کۆڵانانە دەرەچێ هەندێکی دەرناچێ. سەیریکەن ئەمانەش هەمووی بەو بەردە دروست کراوە، ئێستا کراوە بە شوێنی پێ. ئەمە دی پشتەوەی حەمامەکەیە، حەمامی سەرچنار. ئەمە شوێنی تونەکەیەتی، تونی حەمامەکە کە لێرەوە گەرمەکرێ بە دەنگی ئامێرەکان نویستی. ئەمە حەمامی سەرچنار هیچێکە لەو حەمامانی کە دێرینە و لەم گەڕەکەیە دروست کراوە بە مێژوەکەی زۆر زۆکۆنە. ئەو زۆرشێکە لە خانە شوێنەوەریەکان کە لەم کۆڵانەیە ماوەتەوە. سەلام عەلیکم. سڵاو لێبێ. باش. ئەو خانووشێک لە خانە شوێنەوەریەکان ماوەتەوە پێمە بدایریش. وەڵا هەر بۆ چەناڵەکەمانە بە ڕادیواسی خانە کۆنەکانی مەڵکەنیمان کرد کە هاتین. ئیتر ئەوی کە کراوە بە پارکۆی کە ماوە ئەو حەمام و مەکتەبەکانمان باس کرد، مەکتەبی سوورچیە و ئەمە خانووکی ماڵی شێخ مەحموود پێوترێ؟ ئەمە ئەو دواشەوە وەیان دیارە. ئەوە شوێن دیارە؟ ئەمەش دیارە کە ئەوە پارکی ئۆتۆمبیل بەڵام ئەوە شوێن سەکەنەکەی خۆی بۆ دەست و دایرەکەی. ئەوەی کە لێوە دیارە ماڵک ئەو ماڵک. بەڵێ بەڵێ ئەو خانووکی کۆنەکەی ماڵی شێخ مەحموودە. هەر لێرەوە بۆیە چێ؟ لێرەوە بۆیە چیە بە شارەیەوە بەس ئەوەیان بڵێن شوێنی دانیشتەکەی ئەوە بابزانم دایری شوێنەوە هەندێکی تیا کردوێنی خەرەکە نوێژەنەکە بۆ هیوایان بێ بە مۆزەخانەیە بڵێن کوڕەزاغی شێخ مەحموود مەحافەز و زەمەحەدار سەردانیان کردووە. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. بەڵام گەڕەکە کۆنانەمانێ ئەو بەردی مەڵکەنی لەکوێ بەکارهاتووە وێنەمان گرتووە بەردەکان مەخسەمە بەردی مەڵک. سوپاسانە. لێرەوە دیارەینەوە بەدێک سەرەوە جان. ئەم دوو خانووش وەڵە زۆر کۆنن. ئەمە خانە کۆنەکانە بە دواتر ئەمەش ئێمە ئەوە بورجەکەمانە و ئەوەش ئەو تەلارەیە کە ڕادیۆ و دەستگای میدیایی گەڕیانی تایە. هیوادارم توانی بتوان هەندێ لایەنە مێژوویەکانی گەڕەشێ لە گەڕەکە دیارینەکانی شاری سلێمانیە کە گەڕەکی مەڵکەنیە تۆمارمان کردبێت بۆ ئێوە سوودەکان دەبینی بێ. ئەمەش ئەو تەلارەیە کە باسمان کرد لە تەلاری ئاسار هەر لە گەڕەکی مەڵکەنیە تەلاری ڕادیۆ و دەستگای میدیایی گەڕیان. سڵاو ڕێز بۆیەوە.